ساڵانە لە جژنی قوربانی پیرۆز دەوڵاتیان بە گەرموگوڕیەوە سونەتی قوربانیکردن ئەنجام دەدەن. ئەم ساڵ نرخی ئاژەڵ جیاواز لە ساڵانی پێشووتر دابەزیوە، بەڵام قەیرانی دارایی دواکەوتنی موچە کاریگەری لەسەر مەیدانی ئاژەڵ فرۆشتن هێشتا هەر ماوە. ئەم مام حاجە هاتووە بۆ کڕینی ئاژەڵ و دەیکاتە قوربانی. هەرچەند دەماندوو دیار بوو، بەڵام وتی بۆیە قوربانی دەکات، دەیەوێت خۆی گەورە لە گوناهەکانی خۆش بێت. دوعای بۆ گشت یەکەم، خوا گشتی سەرکەوتووکە، خوا مسلمان سەربەرکە، خوا کوردستان هێشاری تیا نەیەڵێ، وەڵا بۆ یەکەم کە لە خوا لە گوناهەکەم خۆش بێ. ئەگەر خەڵکی دەسڵاتی بێ قوربانی بکات زۆر خۆشترە بێ، لەبەرێکەوە خەڵکەمان سا حالن معاشتکەم بۆ تۆ و خەڵکی زۆر ناتوانێت قوربانی بکات. وڵێ مەسەل ئەم بێ مەعاشی بێ بێ ئیشی بێکاریە. لە ئەڵەبجە ژمارەیەک مەیدانی کڕین و فرۆشتنی ئاژەڵەیە، بە تایبەت لەم چوارڕۆژی جژنی قوربانی پیرۆزەدا جۆرێک لە جوڵە و قەرەباڵقی لە مەیدانەکان دەبینرێت. نرخەکە کەمێ دابەزیەوە بۆنێ ئەم دۆلار و تمەن و بەرزبوونەوەی دۆلار و دابەزینی تمەن و ئەمانە لە چاو پارە باش، هەر بۆ بۆنێ ئەم قەیرانی دارایی و ئەمانە نەبووە زیاترە کرا، بەڵام ئێستاکە قەیرانەکەش هەیە، هەر خەڵکەکە باشە الحەمدولیلا وەگەم گوڕیەوە وەڵایەن حیوانەکردن و ئەیبەن و بۆ قوربانی و خەڵک لێوە پێش ئەوە نەستەمی چەشتووە ئیسەش هەر فکری ئەوە کاکەوا ستەمەکەی جارانی بێەوە سەراوتەوە. ساڵانە لە جژنی قوربانی پیرۆز لە بەشێک لە وڵاتانی دراوسێەوە ئاژەڵ ئاوردەی هەرێمی کوردستان دەکرێت، بە تایبەت لە سووریا و ئێرانەوە. مسلمانانیش لە سەرانسەری جیهان بە مەبەستی بەدەستهێنانی ڕەزامەندی خوای گەورە و لێخۆشبوونیان قوربانی دەکەن و ئەوەش بە یەکێک لە سیما جوانەکانی جژنی قورباندا دەنرێت. لەگەڵ ئەوەشدا ماڵ و سفرە هێژاران لەم جژنەدا بەهۆی زۆری قوربانیکردنەوە ئاوەدان دەبێتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.